دژی دانانی سیستەمی کارکردنی شۆفێرانی تەکسی لە کەرکووک، شۆفێران لە بەردەم پارێزگای کەرکووک گرت بوونەوە و داوای ڕێخستنەوەی کاری تەکسی ناوشار دەکەن. نیگەرانن جگە لە تەکسی فەرمی بەشێکی زۆر لە فەرمانبەران لە پاش دەوام کار دەکەن و کاریگەری لە سەرەوان دروست کردووە. بێش تقریبان هەفتەیەک دەرچوین چوین بۆ نقابەی کەرکووک و تر بۆ شوێنانە ئەوەتیان ئیشەکە لامێ بۆ مەحافەزە ئەم شتەش یان تەطبیقە کراوە بێ ئاگاداری نە مرور نە نقابەی کەرکووک کەس ئاگاداری نە پۆلیس کەس ئاگاداری نییە تر نازانن چۆن کراوە مەسەلەیە ئێمەش ئەمانەیە عەرقە بەس یعنی هەڵیش نەگرن بەس تەکسیەکەش پێ بکەن خصوصی زۆر ئەنگرنەوە مەزوعەکەەوە هەتا خصوصی لێ ماکە أخي جا خصوصيشة إما ياك يعني اشتاق أخوي برنامج عالمية يعني اشتاق إما دار أو ناكين إما مزاربو أو بس ياك يعني إنصافي تاني يا أخي جان يعني نقلك كريجيا سأل يروا بو عرفة برا بدو هزارني ودو هزار روا معقول نيا باش تكا يعني بيت قانوني ويانا بابا كريه رسمي بيه برا كمرة بون الرسمي بيسات كان برنامج ترهيا فالتكسونام أمانية بإنصاف ويكا كاس يعني نمزارة درسنا سينشتيه سیستەمەکە تا ئێستا ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووکی لێ ئاگادار نەکراوەتەوە. ئەمەش لە کاتێکدایە ماوەی زیاتر لە مانگێکە کاری پێدەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت ئەنجومەن هیچ ئاگاداری ئەو سیستەمە نییە کە کاری تەکسی ناوشار ڕێک دەخات. ئەمە وەکو بابەتی مستەمسەکاتی ڕسمی هەتا ئێستا هیچ شتێکی ڕسمیمان پێ نەگەیشتووە و ئەو پرسیارەش ئاراستەی سەرۆکی ئەنجومەنەکەین کە هەتا ئێستا شتێکی ئاوامان پێ نەگەیشتووە پێویستی بە دوواداچوونە بەڕاستی من بۆ خۆم بە دوواداچوونی بۆکەم. ئێمە من بۆ خۆم لیژنەیەکم لایە لیژنەی عیلاقات عامە و منەظەماتە یعنی یەکێک لەو کارانەی ئێمە بە دوواداچوونە بۆ ئەو منەظەمە بۆ ئەو نەقاب بۆ ئەو شتانە کە لە کەرکووک کارەکەن تا ئێستا من شتێکی وان بەدەست نەگەیشتووە وەکو جهەتێکی فەرمی کە پێم بڵێ من لەم شارەیە ئەو بەو جۆرە ئیشەکەم. سیستەمی ڕێخستنی کاری تەکسی ناوشار وێ ڕاینیگەرانی شۆفێرانی تەکسی کاری پێدەکرێت و بەشێک لەو شۆفێرانەی کە ئۆتۆمبیلی تایبەتیان هەیە کاری پێدەکەن. ئەمەش بە وتەی شۆفێرانی تەکسی کاریگەری خراپی کردوتە سەرکاری ئەوان و داوای ڕاگررتنی دەکەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.